بۆ کەم ئەندامەکان هەر بە خۆڕاییە، بۆ ئەو قوتابیەکان بە 500 دینارە، بۆ مامۆستایەکان و وتاربێژەکان هەر بە خۆڕاییە. یەک نەفەری تر بێ بەڕێ دەکەوین بۆ بازار. لە ئێستادا پاسی کانی قرژاڵە بازار بەردەستە و هاوڵاتیانی دانیشتووی کانی قرژاڵە دەتوانن لە ڕێگەی ئەم پاسانەوە بچن بۆ بازار کە لە دوای ماوەیەکی زۆر ئەمە یەکەم جارە پاسیان بۆ دابین بکرێت. کاک ئاجی سابیر سەرۆکی ئەم هێڵەیە، کاک ئاجی سلااوت لێ بێ باسی ئەوم بۆ بکە چۆن بوو چەند پاس بەردەست دەبێ. بەێ بەخێراتنی کەناڵی 964 دەکەین. ئێمە هێلی کانی قرژالە شێخەڵا 26 کۆستەرین، هەر کۆستەرێک 25 نەفەر هەڵدەگرێ، 25 سەرنشین هەڵدەگرێ، هەر نەفەریش بە 750 دینار لەبەر ئەوەی بژێوی خەڵک لەو زلوفەی بخۆتان دەزانن کووە وەزعەکە 750 دینارمەدانەوە بۆ کەم ئەندامەکان هەر بە خۆڕاییە، بۆ ئەو قوتابیەکان بە 500 دینارە، بۆ مامۆستایەکان و وتاربێژەکان هەر بە خۆڕاییە. ئێمە ساڵهای ساڵە لێرە هەمووشۆ خەرک بە پیکە بوو بە پێ ئەو شتانە دەسنوودێن. ئێستا لەخوای بە زیادبی لە سای حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەینەوە وەکو پرۆژەکانی کە ئەو هێڵانە دامەزرا. زۆر سوپاسی کاک عەبدولخالق دەکەین، زۆر سوپاسی کاک زەکەریا دەکەین، زۆر سوپاسی کاک جوتیار دەکەین. بەڕاستی ئەرچیان کێشە، بەڕاستی ماندی بوون، دەستیان خۆش بێ. ئەمە ینی کانی قرژاڵە چەند ماڵ دەبێتن؟ بەڵێ کانی قرژالە تقریبان 1200 ماڵ دەبێت زیاترەوە. ئەو کۆمەلگای ژێنیش تقریبان 600 ماڵ دەبی. هەروەها کۆمەلگایش کەش لە بەرامبەرمان هەیە ژیانستی بەڵام شۆستەی نییە. دا لە حکوومەت دەکەین یەک شۆستەمان ئەلێ لۆ دروستکەن لە بۆ ژیانستی. ئێمە ئامادەینە بچین لە ژیانستیش خەرک بگوازینەوە بۆ شێخەڵە. سپاس دەکەین، زۆر مەمنونین. عزیزی مامەجان، وەکو هاوڵاتیەک تا چەند خۆشحاڵی قسەت چییە لەسەر بابەتی ئەم پاساتنا؟ ئەنگۆ بەخێرێن سەر و سەر چاوان ئیشەڵە ئاخیرتان خێربی. ئەمە ئەو ژیانستی و کۆمەلگایکانی قژارێ لە مێژە پێویستی پێ بوو ئەو تشتە بکرێتن. ئەجا ئانەکەش ساری ئەوان هەزاریان دانابوو بەس گوتیان خەیدینا کە عارەمەکە فەقیرە لۆیان دەکەنی 750 لۆ مەلای بەلاشە لۆوانی پێویستی تایبەت ئەوانی فەقیرەکان لەوانیش بەلاشە. ئیشەڵە ئەو سایقانە خوابیان پارێزی لە بەرایان دوور بن لە خاتی پێغەمبەری ئەنگۆشە کەناڵەکان بەخێرێن سەر چاوان. لە ڕابردوودایانی تووشی ئەو کێشەی هاتوو چۆ دەبووی دەبایە بەچی بچی بۆ بازار لێرە؟ بەخوای کاکە عالەمەکە فەقیرە بە پێیان دەچوو هەندێک ئەوی لە ڕای خۆی بەخسەیە چۆچی من نەفەری هەردەکرد دەیگۆ گونا عباسوار بن ئەگەنە نەخۆ بە پێیان دەچون فەقیرانە دەچون هەتا دەگەشت نەگو مرجە بە عێراق دەچون. ئێرە ماشەڵڵا ئەوەی زۆر لەسەرە ینی عالەمەکی زۆر هەژاری لەسەرا هەیە دێ لە زادەی ڕادەوەستی مەقسەد کۆستەر بەوێدا بێ سوار دەبی خێرەی گەورەیە ئەگە بە پارەش بەس خێرەی گەوریان دەگەتی ئینشاءڵڵا. لە دوای ئەوەی ئاوادان کراوەتەوە کانی قرژاڵە یەکەم جارە کۆستەر بێ یەکەم جارە کۆستەر بێ یەکەم جارە کۆستەر بێ ئینشاءڵڵا خێرەی گەورەیە ئاخیرتان خێربی. داواتان لێ دەکەین خوای گەورە بتان پارێزی لە بەرایان. حکوومەتیش ئیشەکی چاچی کرد بەس ئەو سیباستیش دەبی زادەشان لێرە لۆ بکەن وەبی ئەوانش پێ سیارە بستەوێش ڕێنیە بچی لەو لە ڕەپیان ناکرێ ئەوەی نییە ئەوەی جێ دەورانی نییە ماشەڵڵا.